بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی گرنگی یەکێتی بەهێز بێ لە بەغدا لە چیدایە؟ ئایا یەکێتێکی بەهێز زامنی بەدەستهێنانی مافە بەدینەهاتووەکانی کوردەکە کاندیدەکان دەتوانن لە بەغدا چی بکەن؟ گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاژین ئاسۆ عومەر سوارە کاندیدی ژمارە 10 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی. کاکاژین سڵاو لێبێ. سڵاو لە جەناب بەخێراتی سەرچاوژی سوپاس. مە بێ لە لیستەکەیکێکی لە گەنجترینەکان. قوربان من کاژین ئاسۆ عومەر سوارم کاندیدی ژمارە 10 بە لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکم لە گەنجترین کاندیدەکان کە بەربژێرم بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم خولە ئینشاءڵڵا. بەیوای سەرکەوتن. کاکاژین دەتوێت لە بەغدا چی بکەیت؟ کاکە ڕانکۆ ئێمە هەموو کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە زۆنی سلێمانیشەوە هەمومان کار و چارەشیەکانمان بندە بە پەیڕە و پرۆگرام و پلانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. دیارە هەر کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان هەر پلانێکی هەبێ ئێمە وەکو کاندیدەکان دڵنیابن لەوەی کا جێبەجێکاری ئەو پلانابین. بەڵام ئێمە خۆمان وەکو کاندیدان هەر یەکە و استراتیژ و کاری تایبەتی خۆی هەیە. من گەنجم و یەکێکم لە گەنجترین کاندیدەکان من لە ناو دڵی گەنجام لە ناو بازار و زۆنی سەهۆڵەکە و جادەی سالم و ئەوانەی کە زۆرترین ڕێژەی گەنجی تێدایە. ئێمە لە مەعانات و لە خەم و خەفەتی گەنج تێگەین لە ئێستایە کە لە بارودۆخێکی خراپە تەمەنی گەنجێتیان بەڕێیەکەن واتە گەنجن لە تەمەنێکا کە بارودۆخی سیاسی بارودۆخی ئابووری بارودۆخی ژیانکردن لەم دەڤەرە لەم سنوورەیە هاوکاریان نییە لە مەسلحەتیان نییە بەداخەوە کە ئاڵێم گەنجی خۆمان لە ئێستاە گەورەترین کێشەی ئەوەیە کە ئیشێکی وای نییە کە خۆی پێوە سەرقاڵ بکە کاتێکیش کە سەرقاڵ نەبێ بەکارێکەوە دڵنیا بە کە بە ئاقاری خراپە و بە بیرکردنەوەی خراپ ڕۆژەکەی بەڕێەکە یاخود شەوەکەی بەڕێەکە یاخود لە شوێنێکە دانیشێت بێ بەرهەم لەگەڵ مجموعەیە گەنجە بۆ نمونە 5 ساعت 6 ساعتی تەمەنی خۆی بەڕێەکە کە هیچ شتێک نییە خۆی پێوە مەشغوڵ بکە. ئێمە پلانەکەی ئێمە بۆ گەنج ئەوەیە ئەگەر گەنج بکەینە دوو قۆناغی یەکەم ئەوەیە کە لە دوانزەی ئامادەی دەرەچێت بەرەو زانکۆ و قۆناغی دووەمیشمانەوەی کە زانکۆ تەواوەکە بەرەو ژیان بەرەو ژیانکردن و بەرەو عائیلە دروستکردن و بەرەو خۆ گەورەکردن. ئێمە قۆناغی یەکەم ئەم بابەتی کە ئێستا باسی یەکەم لە خوار و ناوچەکانی عێراقی ترا هەیە. ئەو گەنجی کە دوانزەی ئامادەی تەواوەکە و دەرەجەیەک هێنێ کۆنمرەیەک هێنێ لە تموحی ئەوانیە. بۆ نمونە دەرەجەیەک هێنێن خولیای ئەوەی هەیە ببێتە پارێزەر بۆ نمونە دەرەجەیەک هێنێ ناتوانێت لە زانکۆ حکومیەکانە بتوانێت پەرە بە خوێندنەکەی بە مەجبور پەنا بەرێتە بەر زانکۆ ئەهلیەکان. ئەم زانکۆ هەلیانش پێویستی بە پارەیە پێویستی بەداهاتە ساڵانە بڕەپارەیەک وەرئەگیرێت لەو خوێندکارانە هەتاوەکو ساڵەکەی پێتەواوەکە هاوکات لەگەڵیشا پێویستی بە مەصرفێکی زۆرە بۆ ئەوەی بتوانێت بەردەوام سەردانی ئەم زانکۆیە بکە. ئەگەر دایشی ئەگەر باوشی ئەگەر خزمێکی ئەگەر کەسێکی بۆ نمونە موچەخۆری حکوومەت بێ و ئەم موچەخۆرە بە لە ڕێگەی سیستەمی بانقیەوە موچە وەربگرێت واتە ئیتمن حەقم نییە ئایا تەوتینە ئایا هەژماری منە ئەوە ڕەبتی بە منەوە نییە ڕەبتی بە بابەتەکە ئەوەیە لە ڕێگەی یەکێک لەو بانقە معتەبەرانی کە لە عێراقا تەمویلی موچەکە ئەم فەرمانبەرە موچە وەربگرێت کە موچەی وەرگێت کە ئەبێتە سەپۆرتی ئەم کوڕەگەنجە بۆ ئەوەی بڕەپارەیە وەکو قەرزی بچوو وەربگرێت کە ئەمە لە عێراقا هەیە بەڵام لە هەرێمی کوردستانانیە ئێمە وەکو یاسایی وەکو کەسانی یاسایی کە شارەزابین لە یاسایە ئیشی ئێمە ئەمە بکەینە پرۆژە یاسایەکی جوان و پێشکەشی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بکەین تاوەکو پەسەندی بکە و ئەم گەنجانی وڵاتی من ئیسفادە لەم بابەتە بکەن ئیسفادە لەم قەرزە بچووکە بکەن بە شێوەیەک لە شێوەکان کە ئەم قەرزەی وەرگرت نەبێتە باگرانی بەسەر فەرمانبەرەکەشەوە واتە بەڕێژەیەکی زۆر کەم بە لە 100 بۆ لە 102 موچەکەی بتوانێت ماگانە ئەم قەرزە بداتەوە کاتێک کە ئەم گەنجە زانکۆی تەواو کرد لەسەر ئەساسی ئەم قەرزە نابێتە باگرانی بەسەر خزم و کەسوکاریەوە پێوەی دیار نابێت زانکۆشی تەواو کردو بە کالۆریۆسی تەواو کردووە خۆ ئەگەر بچێ بەرەو خوێندنی باڵا و ماستەر و دکتۆراش ئەتوانێت سوود لەو قەرزە وەربگرێت. ئەمە قۆناغی زانکۆمان تەواو کردینە سەر قۆناغێکی تر ئەم کەسە زانکۆی تەواو کرد بۆ نمونە بە شێوەیەک لە شێوەکان نەیتوانی کە لە دامودەستگایەکی حکومی یاخود تایبەتە بۆ نمونە کارێکی دەست نەکەوێت ئەم گەنجە بێت چی بکە خۆ دانیشە لە ماڵەوە نەخێر قەرزێکی کە وەرئەگرێت لەسەر ئەساسی ئەو پرۆژەیە کە خۆی لە خەیاڵی هایەتی پرۆژەیەکی بچکۆلە
هەم بۆ خۆی کار و کەسابەتی تیاکە هەم نابێتە بار بەسەر حکوومەتەوە هەم نابێتە بار بەسەر خزم و کەسوکاریەوە 10,000 و 15,000 لە دایک و باوکی وەرناگرێ چەند گەنجێکیش لەگەڵ خۆیان خاتە سەر کار ئەمە لەبەر ئەوەی دەزمایەیەکی بچووکی وەکو قەرز وەرگرت لە بانقێک لە بانقەکانی حکوومەتی عێراقی یاخود حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی سەپۆرتی بکە ئەم کارە بەردەوام بێتایە ئەمە پلانێکی کەمە بۆ ئەو گەنجە خۆشەویستانی کە لەم شارەیان کە زۆرترین داواکاریان ئەوەیە ئێوە چیتان پێ بۆ گەنج ئەمە تەنە بانگەشی هەڵبژاردنە نەخێر قسەکردنە یان ئەمە ڕۆیایە و پرۆژێکی ئامادەکراوە و مستەحیلیش نییە هیچ مستەحیل نییە بۆ لە عێراقا هەبێ بۆ لە هەرێمی کوردستانانە بێ یعنی بۆچی گەنجەکانی ئەوان سوودمەند من لەم بابەتە بۆ گەنجی هەرێمی کوردستان من حەقم نییە لە سلێمانیە لە هەولێرەیە لە دۆکە من کارەکەم بۆ هەموو گەنجێک لە هەرێمی کوردستانە چکە من کوردم من کوردایەتیەکەم من حیزبایەتی ناکەم عالەمەیە گەنجی وڵاتی من لە سلێمانی بیا لە هەولێر هیچ فەرقێکی نییە ڕەنگە بێ هەر هیچ کێشەیەکمان نییە مهم ئەوەیە ئەم گەنجە بتوانێت ئیسفادە بکە بتوانێت بخوێنێ پەرە بە خوێندنەکەی بدا پەرە بە اینجا خۆ ئەوەشمان بیر نەچێ بۆ ماوەیەکی داهاتووی نزیک ئەو زانکۆ هەلیانش کە لە هەرێمی کوردستانان دڵنیا بە ئەوانیش خوێندکارەکانیان کەمە بێتەوە بەهۆی بارودۆخی ئابووریەوە ئەویش لەوانەیە زانکۆکەی داخە ئەمە بێتە هۆی بژانەوەی کردی ئابووری خوێندنیش لە هەرێمی کوردستانە ئەو زانکۆیانش لەوانەیە بتوانێت پەری پێ بدرێت توانێت بە شێوەیەک لە شێوەکان ئاستی خۆی بەرز بکاتەوە لەبەروی خوێندکارێکی باشی ئەبێ ئەمە هیچ بەڵێنێک نییە ئەمە هەوڵە ئێمە وەکو بەربژێر ئەگەر ئینشاءالله بچینە پەرلەمانی عێراق کاری لەسەرەکەین و دڵنیا بە کە پرۆژە یاساکە بە شێوازێکی زۆر جوان نووسراوەتەوە ئامادەکراوە خۆ من چەپڵی ئافرین بۆ هەموو ئەو کەسانش لێ دەم کە پلانیان یا پرۆژەیان ئەوەیە کە ئەم کارە بۆ گەنج بکەن با بێشان بەشانی من یا منشان بەشانی ئەو ئەچما پەرلەمانی عێراق بەیەکەوە کار لەسەر ئەو پرۆژە یاسایاکەین زۆر باشە کاکاژین ئێوە ڕۆژانە بەر خەڵکەکەون بەر گەنجەکەون بەر خەڵکێکی زۆرەکەون کە گلەییانێ ڕەخنەیان هەیە و لە دۆخەکە بێزارن وای دابنێ من کەسێکم لەوانە یەکێکم لەو گەنجانە نازان بە ڕەنگ و ڕوخسار بەڵام بە هەرگەنجی ماشەڵڵا لێوێ هەرگەنجەکەم وای دابنێ یەکێکم لەو گەنجانە چۆن قەنەعات بە منێنی کە دەنگ بدەم و دەنگ بێکێتی بدەم و لە نێوی کێتیشدا دەنگ بەبارێت بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە یەکێکە لەو هێزە سیاسیانی کە لە ئێستاە لە عێراقا زۆر بەهێزە و زۆر پتەوە و ڕوونە و بەرچاوە کە هەمومان ئەیبینین ڕۆژانە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بە سەرکردایەتی سەرۆکەکەی ئەچێتە بەغداوە لەگەڵ هەموو لایەنەکانە کۆ بێتەوە بۆ دەسەبەرکردنی مافەڕەوەکانی گەلی کورد جاگەلی کورد لە هەر شوێنێکا بێ بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕابەرایەتی و نوێنەرایەتی سەرجەم لایەنە سیاسیە کوردیەکانەکا لە بەغداد لە ئێستاە ڕوونە و لای هەمومان بینراوە و بیسراوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزە ئەگەر بەهێزتر بێ بەدەنگی ڕۆڵەکانی نیشتیمانی من دڵنیابن لەوەی کە تاک بەتاکی هەرێمی کوردستان ئیشی بۆ ئەکرێ و کاری بۆ ئەکرێ و دڵی ڕازی ئەکرێ چه گەنج بێ کاگرانکۆ من نەوەی زیندانی سیاسیم من ئەزانم زیندانی سیاسی چی پێویستە من نەوەی هونەرمەندم ئەزانم هونەرمەندان چ معاناتیشان هەیە خزم و کەسوکارم فەرمانبەرن ئەزانم موچەخۆر و فەرمانبەر لە ئێستا چ معاناتێکی هەیە من گەنجم ئەزانم کەم ئەندامی سەنگەر پێشمەرگەی کەم ئەندامی سەنگەر پێشمەرگەی کۆن ژنان چوزانم کاسبکاران هەموو ئەمانەی پێشمەرگە کە ئەمانە کە چەند سێکتەرێکی گرنگن لە ناو هەرێمی کوردستانە کە زۆربیان پراوێز خراون من ڕۆژانە لەگەڵ یانە ئەژیم تاهایوش ئەەکەم ئەزانم ئەمانە پێداویستیان چییە معقولە زیندانێکی سیاسی من حەیەک وەرئەگرێ بۆ 10 ساڵ دوای ئەوە ئەی بڕن لەبەر خاتریەوەی کە موچەیتری هەیە بەڵێ موچەیەکی هەیە 500,000 بەڵام 6 منداڵی هەیە 5 منداڵی هەیە خەبات و گەنجەتی خۆی لە پێناوی ئەم نیشتیمانە و شۆڕژگەرانە لە پێناوی گەلەکەیە داناوە لە سەجن بەو هەموو عەزاب و مەینەتیەوە قەیچێکە بۆ هاوتای موچەکەی لەگەڵ بەغدایە نەکرێ بۆ نمونە کە ئەو منحەکەی بەردەوامە هاوکات دەگەر موچەی کەشی هەبێ بۆ ئەم زیندانی سیاسی ئەمەی نەبێ یعنی قەیچێکە با ئەو امتیازاتانی کە لە بەغدا بە زیندانێکی سیاسی درێ با لێرەش لە هەرێمی کوردستانە بدرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ببێتە ڕێگر بلەوەی کە ئەمان ئەو من حیوەر بگرن نەخێر ئێمە پرۆژەمان هەیە لەسەرەوەی کە زیندانی سیاسی ئەبێ هەموو شایستە دارایەکانی خۆی وەربگرێ هونەرمەندان ئەناڵێن بەوەی کە ئیشیان نییە کاریان نییە بۆ پرۆژە یاسایەک پێشکەش بە پەرلەمانی عێراق نەکەین کە ساڵانە بودجەیەک بەشە بودجەیەک تەرخان بکرێ بۆ کاری هونەری بۆ سینەما بۆ دراما بۆ شانۆ یعنی بۆ ئەمانە چاوەڕێ ئەوە بکەن کۆمپانیایە گیان کەتێکی تایبەت بێ بڵێ وەرە فڵان کەس لەبەر خزمایەتی و برادایەتی بڵێ وەرە فڵان کەس وەرە تۆ دەورێکم بۆ بینە ئەمە $200 بۆ نمونە ئەمە $300 کە نەتوانێت بەشی هەفتەیەکی بکە نەخەریکەینە پرۆژە یاسا بودجەیەکی تایبەتی بۆ دیاریەکەین بۆ ئەوەی ساڵانە بە چۆن سلێمانی بۆ نمونە پایتەختی ڕۆشنبیریە با ببێتە پایتەختی سینەما و پایتەختی دراما و هیچێکە با سلێمانی و هەرێمی کوردستان
ئەو ڕنگدانەوەی تا باتەوە وەکو لە هەموو عێراقا قەیچێکە با ئەمانە ئیشی خۆیان بکەن منەتیشیان بە کەس نەبێ بودجەیەکیان بە تایبەت بەەوە تەخسیس کرابێ لە حکوومەتی عێراق کار و پرۆژە ئێمە ئەمانەیە کە ئەمانەوە بچینە بەغداد بۆیە من ئەڵێم من گەنجم تاقی نەکراومەتەوە 33 ساڵم و تاقە و توانایشی باشم هەیە هاوکارم بن هەتا بتوانم لە داهاتووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاوکاری هەمووتان بم و ئەو پلانانەشی کە پێتان ئەڵێم دڵنیا بە زادەی بیر و بۆچوونی خۆمەکە من لە بنەماڵەیەکا گەورە بووم فێرکراوم و وەسێتم بۆ کراوە بە ڤیددیۆ تەسویر کراوە کە ڕەحمەتی باوکم پێمەڵێ ئەوەی کە من نەمتوانی بۆ گەلی کورد بیکەم با مناڵەکانم بیکەن و هەچ قوربانیکیشی لە پێناوە دەن بابیدەن دڵنیا بن باکم نییە لەوەی کە هەرچیەکەم لێبێ و هەچ قورسایەک بێتە سەر شانم لەسەر ژیانم بۆ میلەتی خۆم و بۆ کورد و کوردستانی بکەم. کاکاژین بەیوای سەرکەوتنی کاندیدی ژمارە 10 لە لیستی 222 لە پارێزگای سلێمانی بەیوای سەرکەوتن بەیوای لە بەغدا بوو بینینەوە هەروە بۆ ڕوحەتە گەنجانی زۆر سپاس بۆ جەنابە کاکەڕان سپاس بۆ بەشداریکردنی خۆشەویستان بە یارمەتیاو کارانم بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان ئەگەینەوە کاتێکی خۆش.